دابینکردن و پێداویستی سادەی ڕۆژانە وەکو ئاو و کارەبا و ڕێگاوبان و موچە بۆ خەڵک دەستیان داوەتە دژایەتیکردنی خەڵکو و نەهێشتنی خزمەتگوزاری و سەپاندنی باج و سەرانە و لێدان و وێرانکردنی کەرتی گشتی و قۆرخکردنی بۆ کۆمپانیا تایبەتی حیزبیەکان گۆڕانی نرخی کارەبا بۆ چل هێندە هەنگاوێکی مەترسیدارە و لێکەوتەی کارەساتباری لێ دەکەوێتەوە ئەو هەنگاوە تاوانێکی گەورە و گیرفان بڕینی هاوڵاتیانی هەژار و کەم دەرامەتانە و پێچەوانەی یاسا و ڕێساکانە حکوومەتی کاربڕێکەر ناتوانێت و بۆی نییە بە هیچ شێوەیەک بڕیار لەسەر گرانکردنی نرخی کارەبا بدات تەنها کاری ئەو حکوومەتە ڕایکردنی کاروباری ڕۆژانەیە بە پێی یاسا ناکرێت ژێرخانی کارەبای هەرێم کە بە بوجەی گشتی بنیاد نراوە بخرێتە خزمەتی کۆمپانیای حیزبیەکانەوە لەلایەکی ترەوە دەست بەسەر ئاگرتن و دابەش نەکردنی موچەی مانگی 12 ساڵی پار کارێکی دوور لە مۆڕاڵ و بەرپرسیارەتیە ئەو کارە تەنها لە چەتە و ڕێگر و تاڵانچیەکان دەوەشێتەوە بە ناوی حکوومەتی هەرێمەوە کراوە سەپاندنی هەژماری من و هەڕەشەکردن لە فەرمانبەران بۆ پڕکردنەوەی ئەو هەژمارە حیزبی و بنەماڵەییە کارێکی نائەخلاقی و نابەجێیە لە داهاتوویەکی نزیکدا سەرجەم ئەو بەڕێوەبەر و کار بەدەسە نابەرپرسە ترسنۆکانە کە هەڕەشەی موچە بڕین دەکەن ڕوبەڕووی دادگا دەکەینەوە ئەو بەڵێنەمان لێ وەرگرن ڕوبەڕووی دادگایانەکەینەوە لە ئێسەدا هاوشێوەی تاڵانکردنی نەوت دەیانەوێت غازی هەرێم کە مڵکی خەڵکی کوردستانە هەڕات فرۆش بکەن و کارەساتێکی تری گەورە بەسەر خەڵکی کوردستان دابێنن گروپی خەڵکی ناڕازی هەموو ڕێگەیەکی مەدەنی و یاسایی و دیبلۆماسی دەگرێتە بەر لە پێناو بەدیهێنانی خواست و ئامانجی هاوڵاتیان و داوا لە خەڵک دەکات تەسیمی ویسە گڵاوەکانی دەسەڵاتداران نەبن و ڕوبەڕوویان بوەستنەوە لە پێناو ژیانێکی شەرەفمەندانە بۆ خۆتان و داهاتوویەکی گەشتر بۆ مناڵەکانتان ناکرێت ڕێگە بدەین ژیانی مناڵ و نەوەکانمان تاریک بێ لە سایی ئەم چەتانەوە گروپی خەڵکی ناڕازی چوارشەممە 21/5/2025 دووبارە سلااوان لەبێ ئەڵبەت وەکو لەو کۆنفرانسە ڕۆژنامەوانەیە بینیمان و گوێبیستی بووین تا دێت ناڕزایەتەکان بەرامبەر بە پرۆژەی ڕووناکی ڕوو لە زیادبوونترەکە لە سلێمانی گروپی ناڕزایەتی خەڵک دروست بووە هەفتەیەکە چالاکیەکانیان دەست پێ کردووە کەمێ پێر بەر لە ئێستایش خۆپشاندان و گربوونی ناڕزایەتیان لە بەردەم بینای پارێزگار ئەنجامدا پرسی ناڕزایەتەکان پێوەستە بە پرۆژەی ڕووناکی کە پێیان وایە ئەو نرخانی کە ئەنجومەنی وەزیران بۆ هەر کیلۆواتێک دایناوە زۆرە بە بەراورد بە ناوچەکانی دیکەی هەم عێراق هەم وڵاتانی دراوسێژ بن تەوەریەم ڕۆی پرسی ڕۆژم تایبەت کردەوە سەر پرۆژەی ڕووناکیە پرسماخۆ و ناڕزایەتیانی کە هەن واقعی و دروستن کە بەشە لە شارەزایان و هاوڵاتیان و دەستەی گروپی ناڕزایەتی خەڵک دەڵێن کە ئەم پرۆژەیە هێندەی مەبەستەی گیرفان پڕکردنی حزب و حکوومەتە نیوێندا لە خەمی خەڵکدانیە کە هاوڵاتیان دەیان ساڵە گیرۆدەی گرفتی کەمی کارەبان کە لە وەرزی گەرما و هاویندا بە دووچاری کەمبوونەوەی کارەبا دەبن و لەمان شێوەش لە وەرزە ساردەکاندا کە پلی گەرمان نزم دەبێتەوە بە هەمان شێوە دووچاری کەمبوونەوەی کارەبا نیشتیمانیە بن سەرباریەوەی کە لە چەند کابینەیە لە دوایەکی حکوومەت هێرێمی کوردستان بەڵێنی باشترکردنی دۆخی کارەبای نیشتیمانی درراوە بەڵام بەڵێنەکان نەبوون بە کردار ئەمە وای کردووە لە ماوەکانی ڕابردوو دەیان جار خۆپشاندان و ناڕزایەتی لێکوت بێتەوە لە شوێن و شارە جیاوازەکان هێرێمی کوردستان نزیک بە ساڵێکە بێ ئەنجومەنی وەزیران پرۆژەی ڕووناکی خستۆتە گەر کە لە ڕێی دیاریکردنی نرخی کیلۆواتەوە دەیەوێت کارەبای 24 کاتژمێری بۆ تەواوی ناوچەکانی هێرێمی کوردستان دەبین کە تاوەکو کۆتاییەکانی ساڵی ئایندە لەمڕۆ بەوردی گفتوگۆ لەسەر پرۆژەی ڕووناکیەکەین و پرسیارەکانی تەواوی هاوڵاتیان گومانەکان لەگەڵ میوانەکانم بە لە گفتوگویەکی چڕدا باسەکەین ئەپرسین ناخۆ
ئەم قسە دروستە کاوترێن پرۆژه هێندەی لە بەرژەوەندی حزب و حکوومەتە نیوێندە خەمەکەنی خەمی چارەسەرکردنی کێشەکە نیە میوانداری زۆر بەڕێ سەلام قەزاز ئەندازیار و بریکاری پێشووتری وەزارتی کارەبای عێراقمان کردووە هاوکات لەگەڵەوە ئەندامێکی گروپی ناڕزایەتی خەڵک بەڕێز نورفەریق هەم فەرمانبەری ناڕازی هەم ئەندامی ئەو گروپی شەکە ئێساکە لە سلێمانی کەمەبەر لە ئێستا خۆپشاندان و گربن و ناڕزایەتیان ئەنجامدا وەڵامی پرسیارەکانیەوە لە میوانەکان بپرسم زۆر بەخێر بێن زۆر سپاس کاک سەلام با لە تۆ دەست پێ بکەم دەست پێک ئەم پرۆژه ڕووناکیە چییە وەکو ئەندازیارێک تێگەیشتنی تۆ بۆ پرۆژەکە چییە چی لە خۆیگرێت پێشەشی ئەبێ ڕوونی بکەمەوە من تقریبان 10 ساڵە لە بواری کارەبای حکومیە ئیش ناکەم لە 2015 من استقالەم کردووە 10 ساڵ من دوورم لە داتا و لە معلومات و لەو شتانەی کە ئوزەرێ لەبەر ئەوە ڕەنگە ئەو ڕقەمانی کە منێڵێم زۆر دقیق نەبن لەبەرەوەی دوورم لە مۆزوعەکەوانێ بەڵام بە شێوەیەکی گشتی و بە شێوەیەکی ئام کە سەیری ئەو مۆزوعاکەین من وا ئەزانم پەلەپەلێشی پێوە دیارە ئەم ئەسعارانەی کە دانراوە نەسیعرەکانی کۆن بەڕای من ڕاست بوون ئەوەندە کەم بوون ئەوەندە کەم بوون کە لە منطق دەرچبوو نە ئەم سیعرەی ئێستاش ڕاست دەکە لە منطق ئەمیش لە منطق دەرچووە هەردووشی بەڕای من هەردووشی غەڵەتە ئەوە دراستێکی زۆر تەواوی حەکیمانەیان بکردایە بارودۆخی جرفانی خەڵکیان حساب کردایە ئەو سام سیعرانەیان دابنایە کاڵی ئەم نرخانە ناواقعین واتە زۆر خەیاڵی و زۆرن بەڕێی من مراجعەیە بێتوانێ ئەم سیعرانە زۆرن بەڵام لە فیئەی یەکەم و دوو هەموو سێ هەما وابزانم ئەو سیعرانە هێشتا ناگاتەوە کولفەی دەرهەیە دروستکردنی کارەبا کولفەی دروستکردنی کارەبا تقریبا لە حدودی 130 بۆ 140 دینارە بۆ وحدەیەک کەواتە حکوومەت هەج وحدەیەک بفرۆشێ لە 140 و لە 130 کەمتر ئەبێ خۆی دەمی بکە و پارەی بخاتە سەر من ناڵێم حکوومەت بەومە بیفرۆشە من ئەڵێم بەرچاوڕوونی بێ لای خەڵک کە کارەبا زۆری تێچێ بەڵام حکوومەتیش خاستە نەم زروفە ئەبێت وە مولزەمە کە دامی بکە تۆ ئەوگەی تێچێ بە کەمتری فرۆشی ئەبێت دامی بکەیت چونکە زۆر کەرەسە هەیە و زۆر مەواضع هەیە کە پێداویستی حیاتە حکوومەت دامیەکە لە هەموو شوێنەکە لێرە نیە ئەمە بەڵام ئێستا ژەڵێم ئەبێ مراجعەیەکی تەواوی بکەنەوانێ لەگەڵ خوبەرەکانە من دوێنێ بەڕێز کاکشەکانۆر تەلەفۆنی بۆ کردم مدیر عامی کارەبای ئێرە پیاوێکی بەڕێزە ئەوتی حەزەکەم دانیشم لەگەڵ تا هەندێشتە بۆ ڕوونکەمەوە وا دیارە گوێ لە مقابلەکانی من بۆ ڕەنگە هەندە ڕقەمی من کەوت بێتم زۆر دقیق نەبوو بێ ئەمە بادیرەیەکی باشە معنای ئێوە وەزارەتی کارەبا ئەوێت تەفاعول بکە لەگەڵ مەوزوعەکە بەڵام خۆزگە ئەمە پێش دەرچوونی قەرارەکان وایە نەک لە پڕتۆبێ لغمێک دابنێت وێکی بەسەرا بڕۆ بتەقێتەوانێ ئەمە غەڵەتە ئەمە باش نییە و ئەبێ مراجعەی سیعرەکان بکرێتەوەرە باش کاک سەلام دوجار نرخەکان ئەنجومەنی وەزیران دایناوە نرخی شولەواتەکە لا دوایە خوێندنەوەی پێشوەختی بۆ نەکراوە پرس و ڕاوێژ بە کەسانی شارەزا و پسپۆڕیان بوارە نەکراوە ئەوەی کە خەڵکە ناڕازەکە ئاڵێ چاو لە عێراقی دراوسێژ نەکراوە گەوترێ پارێزەکانی ناوڕاست و خواروی عێراق نرخی پاڵپشتیکراوی حکوومەتیانێ ئەم نرخی کلێکە لە هەرێم دەزیشان کراوەکە بە غازی سروشتی هەرێمیش کارەباکە بەرهەمدێ نرخەکان زیاتر لە پارێزەکانی ناوڕاست و خواروی عێراق ئەزانی من ئەڵێم باشترە کە سەیری بەکەیان نەکردووە زۆر ئەوە شتێکی ئیجابیە چونکە لە بەغا یعنی یاخود با بڵێن لە حکوومەتی عێراق کارەبایان بەلاش کردووە کارەبا وایان لێ کردووە کەس ئیحتیمامی پێ نایە بڕوا بکە ئەو هەموو کارەبایی کە هەیە هەمووی بەفێ ڕۆڕوا لە کارەبا بۆیە حاڵیان جوانە کە منش خۆشم یەکێک بوونەوانی کە مەسئولیتەوەم لە کارەبا پێش ڕووخانی حکوومەتی کۆن هەموو عێراق 4625 مێگاواتی هەبوو ئێستا 26,000 مێگاواتەوە بەش ناکە چونکە بەفێ ڕۆدانەکە لەوانە کە ئەو ئەڵێ وحدەیەک بەدە دینار یعنی تقریبا 14 جار ئەم پارەیە خاتە سەر بەحریش بێ ئەو پارەیە تەواوە بێ ئەو پارەیە ساڵێ 2 ساڵ 4 ساڵ 10 ساڵ بەرگەی کردوایە ئەمێ بەغا غەڵەتە
نابێ لاسایی بکرێتەوە باش کاک سەسلام هەڵبەت دەبێ هەم تێگەیشتنە هەم شڕۆڤی تۆ جیاوازتر بێ لە خەڵکیشی ئاسایی ئەوەی کە نرخەکان کە لە ئەنجومنی وەزیران و دانراوە ئەو بەرپرسە پێوەزدارانی کە قسانە سەرم پرۆژەکەی کردووە لە ڕابردوو تەبان تا ئێستش لە هەزار جەخت لەواکەنەوە پرۆژەکە لە سوودی خەڵکی زۆرینەی خەڵکی هەرێمی کوردستانە بەتایبەت هاوڵاتیانی کەم دەرامەت و هەژار لە زیانی بەرپرسی ناوانی کە زۆر کارەبا بەکارێنن تۆش ئەوەت لا واقعیە پرۆژەکە لە سوودی خەڵکە نەخێر من لا مواقعی نییە و من ئەڵێم ئەسڵەن مەجلیسی وەزارا هەر پرسی بە وەزارەتی کارەبا نەکردو تا ئەخیر ڕۆژەکانی هەموو شتێکە لەوێەوە کراوە هەمووی لە مەجلیسی وەزاراوە کراوە و مەجلیسی وەزاراش بە پارتی و بە یەکێتی و بە گۆڕانەوە هەر هەمووی وتوانن لە بیک و ڕازی بوون لەسەری بەتەنیا وابزانم وەزیری تیجارە بەڕێز کاکەمال تەحەفوزی هەبووە ئەژین باقیەکەی هەمووی وتێتی من نازانم ئەو وەزیرانە کە هەمویان ڕەفیق و برادەرن و زۆریشم خۆشەوێت تۆ چۆن یعنی بە پرۆژەیەگەڵی لە بیکەنێکی تە قوڵاییەوە قوڵایی طبعا وەزیرەکە خۆی نازانێ مەسە بچێتە قوڵایی و حەقیشێت یعنی مەسە وەزیری زراعەت و زانێ ئەوە چیە خۆ ئەبوایە مەجالێکیان باە خەڵکی خوبەران بان کردای خەڵکی دڵسۆت زیان بان کردیان وەزارەتی کارەبا وەلو خەڵەکە قسەیان پێڵێ بەڵام بڕوا بکە پڕێتی لە خەڵکی دڵسۆزی محتەرەمی بۆ پرۆژە پرس بۆ وەزارەتی کارەباش من بڕوان ناکەم ئەخیر جار پیان وتون واکەین ئەوانی ژەڵێ الفاز وقع بالراس بدردي على بكالي تازە بڵێ چی هەبوو توانە بەڕێی من ئێستاش پەشیمان بوونەوە لە غەڵەت يعني ئەبێ بکرێ و من ئەڵم مادەم دەست کرد بە گۆڕینی سعر ئەمە خۆی باشە تۆ شتێکی باشت کرد چونکە ئەو سعرە کۆنانە سعرێک بووە کە هەموو عالەمە هەموو حکوومەتێکی سەرساجی علی یەکەم خەڵ و شتێکی باشە پرۆژەکان دەشتی باشی تایە بەسەر یەکەم فکرێ لەوە کردو کارەبای 24 سعات بێ ئەمە شتێکی ئازانێ و باشیشە بە ئێمە نەکرا کە من خۆم لە کارەوە بە من نەکرا ئەمە شتێکی باشە فکر کردەوە کە سعری کارەبا بگۆڕی بەستەنیا فکرکردەوەکە لێ ئەمە شتێکی باشە بەڵام بە ڕێگەیەکی غەڵەت و بە ڕقەمێکی غەڵەت کردێ ئەبێ چاچکەی ئەبێ ئەمە چاکەی و ئێستا بەعزە کە زەڵێن ئەم حکوومەتە سەلاحیەتی نییە کە سعر بگۆڕێ باشە ئەگەر حکوومەت ئێستا قەراری بۆ بوو تا کارەبا سعرەکەی دابەزێنم خەڵک ئەو قسەیە کرد کەسەوەی داوت ئێستا حکوومەت عەفوو دەرەکە ئەڵێ لە سابیستی کارەبا مێن لە سابیستی ئەوە مێن لە ساسی ئەوەی مرور نێن ئەی بۆ خەڵک نالە خۆتۆ سەلاحیەتە نییە لەبەر ئەوە من قەزمەوە نییە مە هجوومێ بخوانە خواسە بۆ سەر خەڵک یاخود حتا بۆ سەر حکوومەتیش قەزمەوێ ئێمە واقعینی نە حکوومەتەکەمان باش ئیشەکەکە نەخەڵکەکەش ئەجنە بنج و بناوانی علمیش دەکەڵ ئەوەی کە زۆر سێریشە من ئەیبینم لە هەموو مقابلەیەکە کە ئەیکەم ئەو بارانەی کە من باسیەکەم کە ئەڵێم حکوومەت خراپە و غەڵەتی کرد و ئەوانە هەمووەکەن بەمانشێت بەس ئەگەر بڵێم وەڵا حکوومەت دەستی خۆش بێ سعری گۆڕی ئەوە ئەشارنەوە سیرمان دواتر کاتی زیاتر بەڕێز نور ئەندامی دەستەی داکوکردن لە خەڵک لە قسەکانی کۆتایی کاکسەلامەوە دەست پێکەم ئەوەی کە لەم کۆتایی کابینەیە کە هاوترێ کابینەکەی حکوومەتی هەرێمی کوردستان وادەی یاسایی بەسەر چوو کابینی نوێژ پێک نێراوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت دەست بە پرۆژەیەکی ئاوا بەرێ دیدیەوە چی بوو بەناوی خۆی گەورە و میهرەبان من یەکەم جار کە دەست پێکەم ئەبێ باسی ئیشی خۆمان ئەکەین وەکو گروپی خەڵقی ناڕازی تەوەرەکانمان زۆرە لە ناو ئەوە گروپەیە چەند تەوەرێک هەیە نەک تەنها پرۆژە ڕووناکی وەکو تەوضیح یعنی ئەڵێم موچەی مانگی 12 نەدراوە هی ساڵی پارەوە یەکێک لە تەوەرەکان نەبوونی خزمەتگوزاری و یەکێک لە تەوەرەکان پرۆژێ ڕووناکیش یەکێک لە تەوەرە سەرەکیەکان دەتوانم بڵێم لەگەڵ پرۆژەی هەژمانی من وەک ئاماژە پێکراوە لە مؤتەمەڕە سەحەفیەکان ئەیتەوەرەکان ماشەڵڵا زۆرن و تەواو نابن دەست پێ ناکەم لە کۆتایی قسەکانی بەڕێزیان ئەبێ خاڵەکانی کە جەنابی باسی کرد بێمە سەری وتی جەنابیان وتی لە هیچ ئەڵێ ئەبوایە پرس بکرایە بە چەند خەبیرێک و خوبەرە من بە بڕوای خۆمە حکوومەتی هەرێمی کوردستان لە هیچ شتێک و لە هیچ پرۆژێک ئەیکا پرس بە خەبیر ناکە بۆ تا خەڵق ئیسیفادە ناکە لە پرۆژەکان بەڵکو پرسەکە بە مستەشارەکانی خۆیان بە ئەوە با من بڵێم ڕێخۆن بینیمان لە ماوەی پێشوو چەند جارێک قضەیەک گەورە دروست بوو چەند مستەشارێکی بە پارەی خەیاڵی بە موچەی خەیاڵی ڕۆژکارەکان شارەزانی ئاگیان لە دۆخی خەڵک نییە کە مستەشارێک ئەوەنە موچەکەی بێ کە
کە توانای علمی و توانای مهنی و ئازادە بۆ خۆی توانەکەی چۆن بەس یعنی لەو مستەوای نییە لەو شوێنەکە خۆی دابینیشێت ئەمە ئەبێت چی نەسیحەتێکی بکە بە حکوومەتی بەگوێی حکوومەتی هەرێمی کوردستان تا بێت نرخی کارەبا بۆ شێوەیە لێ بکە. باش ئێستا جەنابیان ئەڵێ لە بەغا کارەبا سعرەکەی زۆر هەرزانە. ئیشی حکوومەت تەوفیر خزمەتگوزاری بۆ هاوڵاتیان. ئەم سعرە جەنابیان وتی باوەڕ ناکەم زۆرە گرانە بەپێی ئەو راپۆرتانە کە باس کراون لە چەند ڕۆژی رابردوو بەپێی ڕێی چەند خەبیری من یعنی متابعی ئەو ئەخبارە هەمووی هەواڵانەمان کردووە هەموو خەڵکە زانی و بۆیە ئەم گروپی هەستاوە بەو ئیش و کارە نرخی ئەم کارەبایە نەک تەنانەت لە بەغا زیاترە بەڵکو لە هەندێک لە وڵاتانی ئەوروپا و لە وڵاتانی پێشکەوت و هەر زیاترە و هەمووی موثقە و بەداتا مەوجودە بەڵام ئێستا من پێم نییە. لە هەندێک لە وڵاتان بەس بیرم نا بەخۆ وڵاتەکان چەند وڵات حتا کەناڵی ڕوودا و باشە لە گروپەکەی خۆتان کەسانی شارەزای تایە کە خوێندنەوە و دیراساتی بۆ دراسات کراوە ئەتوانم ئێستا خۆم ئامادەم نەکردووە ئەتوانم چەنەها دیراسات بیهێنم لە کەناڵی ڕوودا و کە یەکێک لە کەناڵەکانی دەسەڵات ڕێک ئەتوانم ڕسمەکانشم هەیە لە ناو موبایلەوە کە شەرحی ئەکا خۆی بابەتەکەش لەگەڵ ئەوەش باشە ئێوە کۆم گروپی خۆتانەتانێ چی بێت نرخەکان ناوشێوەی عێراق بێ باشە من یەک پرسیارەکەم لە جەنابی وتی پێشتر من نەمتوانی ئەسڵەن ئەو پرۆژە جێبەجێ بکەم ئێستا من بەرەئی خۆم و بەرەئی چەند خەبیرێک تەنەها بنەمای ئەو پرۆژەیە سعرە گرانەکەی تۆ سعرە گرانەکەی لا ببێ ناتوانێت حکوومەتی هەرێم بە هیچ شێوەک بڵێ من ئامادەم کارەبای 24 ساعت دابین بکەم باشەکە خۆی توانای هەیە بۆ پێشتر دروستی نەکردو ئەو پرۆژێ باش ئەگەر توانای هەیە ئێستا حالێن بۆ جۆری سوتەمنی تازە هێناوە بۆ ناو هەرێم ئەی مەحەتای کارەبای تازە دروستی کردووە ئەو توانای لەکوێ دروست بووی حکوومەت فەجئەتەن و لە پۆر ئەڵێ من ئەتوانم کارەبای 24 ساعت بیان بە هاوڵاتیان باشە بێگومان دەرفەت دەمێت کاک سەلام بەڵام نور خان بەر لەوەی بچمەلای کاک سەلام حکوومەت هەرێمی کوردستان ئەوڵێت تێچووی بەرەمێنانی کارەبا لە هەرێمان زۆرە بۆیە نرخی کیلۆواتەکانی زیاد حکوومەت هێرم پاساوەکەی بۆ دیاریکردنی نرخانەوەی هەڵە تێچووی بەرەمێنانی کارەبا لە هەرێمی کوردستان زۆرە بۆیە بۆ کیلۆ هەر کیلۆواتێک نرخان هەمان تقریبا هەمان ئەو پاسەوانە کە ئەیهێنێ کە نەوتی هەرێم تا ئێستا دەستی پێ نەکرد بفرۆشتنەوە لە کاتی عقدەکان کاتی موازنە تەصدیقی موازنە لە بەغا ئەیوت پارەی دەرهێنانی نەوت لە هەرێمی کوردستان پێچوونی زیاترە لە بەغا لە هەمان کاتە خۆی هەمان نەوتە یعنی تۆ وەکو باسییانە کرد یعنی ئەو نەوتە لەوەی لە بەغا دەریهێنی با بڵێن وابزان بە $8 حکوومەتی هەرێم داوای $16 و زیاتر ئەکرد ئەمەش هەمان قسەیە بۆ لە بەغا توانای دابینکردنی کارەبا هەرزانترە بۆ لە هەرێم کە دابینی ئەکا کارەبا پارەکەی زیاترە کارەبا هەمان کارەبایە لە وڵاتانە پێشکەوتوو کە باسم کردووە کارەبا هەر هەمان کارەبایە وایان وانە من یەک خاڵی تر ئەڵێم حکوومەت کەی 6 موچەی فەرمانبەران گەڕاندوویەتیە بۆ فەرمانبەران ئەو 6 موچە کە بەناحەقی دەستی بەسەری گرتووە لەگەڵ موچەی مانگی 12 هی ساڵی پار ئینجا بۆی هەیە ئەم سعرە خەیاڵەیە فەرزی کاتەوە بەسەر هاوڵات بۆی لە تەورەکە زۆر دوور نەکەینەوە کاک سەلام هەنی بۆی هاوڵاتێکی ئاسایش دێمان تێ بگە هاوڵاتێکی یاسایی بم پێوەرە بەم نرخە نوێیانەی دوای تەڵان دوای گۆڕاکاریەکان ئەوەی کە ئەنجومەن وەزیران بۆ هەر کیلۆواتێ دایناوە ئەگە پێداویستە ڕۆژانەکانی خۆی کار پێ بکە مانگانە چەندی بۆ دێتەوە کەمترین 600,000 بۆ 100,000 کەمترین شت کە ئەمە زۆرە من لەگەڵ خوشکە نورە ئەو وابزانام قسەکانی منی هەندێک شتێک وابزان بە تەواوەتی وەری نەگرت من نەموتووە حکوومەتی عێراق و حکوومەتی من ئەڵم لە حکوومەتی عێراقا کارەبا زۆر هەرزانە بەس خراپە ئەو هەرزانیە لەبەرەوەی خەڵک ئیهمالی کردووە فاقەکە من واموتوە ئەمە یەکەم دووەم خۆ من نەموتووە یعنی هەندێک قسە مەسەن بەرمیلینەوەت بە چەند ئەوانە اختصاصی منی و سەلام لەسەر 100,000 کەوتت بۆ وەرماڵێگر بەڵێ ئامێرە کارەبا ئاسایەکانی ڕۆژانی خۆی بەکاربێنێ 100,000 بۆ گرتەوە لە کاتێکە حکوومەتی هەرێمی کوردستانی خودەوە بەرپرسانی پێویستن بە پرۆژێ بڵین ڕۆشنبیریەوەدن بە خەڵکەڵەن ماڵی وایە 7,000 بۆ گەڕاوەتەوە لەم چەند ماڵی کە لە هەندێک ڕێکی هەم هەولێر هەم لە سلێمانی پرۆژەکە خراوەتە سەرکە ئەم ڕقەمانە لەکوێ ئەو 100,000 من یەکەم ئەمان هاتوون لە وەختێکا تاقیەکەنەوانێ کە مانگی خۆ دەزانی پێنجە نە زۆر ساردە نە زۆر گەرمەوانە من تا ئێستا سپلیت بەکار ناهێنم لە ماڵاوانە ئەو تۆ نابێ ئەمە بکەی بە سامپڵێک و بیهێنی بڵێ ئەوە تا خەڵک کارەباکەم سەرفەکە هەموو ساڵێ لەم وەختا خەڵک کارەباکەم سەرفەکە
يعني لبرجەوە کەمان حتا بەوەشکە کەم سەرفەکە لەگەڵ ئەوەشە مستحیلە ماڵە 7,000 و 18,000 و 20,000 و 25,000 بێتەوانێت خەلەلەکە بەس لەوان نییە خەلەلەکە لە بەڕێی من طبعا ئەمە ڕێیەکی منە قابلی تەصحیح و چاکردنە ئەگەر لەگەڵ وەزارەتی کارەبا دابنیشم و بۆم چاکەنە چونکە من وتم هەموو داتەکانم لا نییە ئەو ئەڵێ لە سفرەوە بۆ 400 بە 72 دینار چێ 400 سەرفەکە 400 کیلوواتەکە بۆ بینەرێکی یاسای ڕوونکەینەوە چەند ئامێری کارەباییەکە کە 400 وحدا یعنی 400 کیلووات ساعات بۆ هەموو مانگەکە سەرفکە یعنی تقریبا 3 ئەمپێر بە دائیمی کە ئەڵێ 3 ئەمپێر بە دائیمی یعنی ئەتوانی بگەیتە 4.5 و 5 بەس کە گەشتیتە 4 ئەبێ بژگەیتەوە دووش کەمێکی توانێت فەرموو چ ماڵک 3 ئەمپێر بەکارێنێ نییە بڕوا ناکەم ماڵ هەبێ 3 ئەمپێر بەکار ئەگەر فلاکانی خۆیان ینی ئیسانە بێشتی منطقی بکە یعنی حتا تۆ ئەگەر کرێکی بی وەکو زمانی کۆن بە هەژنۆ عائلە لە یەک حەوشا بن ماڵی وا هەبوو جاران نازانێ ساماوێ نەماوێ ئەوە ڕەنگە ئەگەر یەک ژووری هەبێ بەتەنیا و سەڵ بێ و بەتەنیا و زۆر فەقیر بێ ئەوە لەبەر ئەوە تۆ بەڕێی من داڕشنەکەش غەڵەتە ئەوایە بیان وتایە لە یەکەوە بۆ 800 نەک لە یەکەوە بۆ 400 لە یەکەوە بۆ 800 بەوەندە ئینجا تۆزێکیان زیا کردایە لە 800ەوە بۆ 1200 اینجا لە 1200 بۆ 1600 ئەو هازیان کردەوە ئەوەی کە من تۆزە لای من جێی ملاحەزەیە ئەڵێ ئەگەر یەکێک لە 2000 وحدە زیاتری سەرف کرد هەموو وحدەیەک بە 300 بە 350 ئەمە غەریبە بۆ غەریبە تۆ وحدەکان وا داناوە ئەگەر کابرا دەوڵەمەنیش بێ یاخۆ زۆریش سەرفکە وەکو فەقیرێک یەکەم جار بە کەمەیتێ چونکە کە 400 وحدە تۆ بۆ فەقیرێ داناوە خۆ دەوڵەمەنەکەش هەر لە سفرەوە دەست پێکە بە 400ەکە ڕاوانە کەواتە تۆ هاتی دەوڵەمەنەکەشە هەر یارمەتیتدا وەکو فەقیرەکە سەیرە کرد دوای ئەوە تا 800کەش هەر یارمەتیدا تا 1200کەش بەڕێی من فەلسەفەی مەوزوعەکە غەڵەتە بەڕێی من ئەبێ ئیعادەی جارەواز لە سعر بێنە ئیعادەی ئەو فئاتانە بکەیت ئەو دابشکاری عادەی بکەیت بەسەر عادێکی تۆ بڵێ بزانی ماڵێکی طبیعی مۆزەفێکی طبیعی مامۆستایەک و ژنەکەشی مامۆستا بێ و 4 مناڵیشانەوە ئەوە ماڵێکی طبیعیەوە نیە مۆزەفێکی طبیعی دوکانارێکی طبیعی ئەمە چەند کارە با سەرفەکە 1200 سەرفەکە ئەگەر و ئامێرە کارەبایانم بۆ نمونە تەلەڤیزۆنە بانکە و چەند گڵۆپێکی ژوورەکانی ساپی ماڵێکی ئاسایی ئەگا بە چەندەوە نەبگاتە حدودی 1000 بزانە 1000 بۆ ماڵێکی ئەتیادی پارەکەی چەند دابنین اینجا وەرە ئەگەر لەمە کەمتر بوو ئەگەر لەوە زیاتر بوو و ئەگەر خانەی سەدان دنیشانگراوە 1000 واتە پارەکەی ماگانەیەگا بە چەند نازانێ بێ حسێبی کەوانە چکە من دەبەرم نین ئەو بە نزیکی ئەو ڕقەمانە بەخوا دەبەرم نیە بەڵام من واتەوە قوعەکەم بگاتە 200,000 وایەتەوەقم چکە من کۆمپیوتەرەکەم نانیە ئەو لە حاڵەت ئەگەر 3 تا 5 پێرێکیش ئەو ئامێرانە نەخێر ئەگەر 1000 ئەمپێر بێ تقریبا 1000 واتەکە يعني ئەگەر عفو 1000 کیلووات ساعاتێکە بێ تقریبا نەگاتە 8 ئەمپێر بۆ 9 ئەمپێر من قەز دەکەم ئەوێ ئەگەر کابراایکی زۆر دەوڵەمەند بوو و الحەمدولله توانی قەسرەکەی هەمووی بکا بە کارەبا حتا مەسبەحەکانی ساکەن بە کارەبا ئەو کەسە نابێ تۆ لە سفرەوە بێ حسێبکەی 400کە بەر ئەو بکەوێت نابێ بڵێ لە سفرەوە بۆ 400 وەڵام من 72 دیناری بێزم کاکە ئەمە 72 دیناری داونەوە بۆ فەقیرە یاخود بە عەرەبی پێڵێ بۆ معدەمە کە هیچی نەبێ نابێ کابرای دەوڵەمەند لەوێ دەست پێ بکەیتەوە بۆی کاک سەلام بۆی ڕوونتر بێ ینی گرفتەکە لەوەی تۆڵی 400 کیلوواتەکە کەمە دەستێتەوە نرخی 72 دینارەکە بۆ سەر و 400 کیلوواتەکەش بمە بەستەکە لە هەردووشی خەڵاتە یەکەم سفر بۆ 400 لابەرە بەڕێی من طبعا كعلم أمانة الرقمي دقيق شمناني الرنا ژمارانی کە خۆیان بەڵام بين بۆم چاکن منش بچمە سەر قەناعەتێککە بەڵام بەڕێی من ئێستا قەناعەتی منە لە سفرەوە بۆ 800 لە سفرەوە بۆ 800 بە تقریبا بە 90 دینار بە 80 دینار بێ
لە سفرەوە بۆ 800 هەفتا دووەکەش هەفتە و دووەکە لابە لایبە چکە لەگەڵ ئەوی ترا لێکی بەرەوە لە سفرەوە بۆ 800 اینجا لە 800ەوە بۆ 1200 یا یعنی بۆی 400 ترجاکەی بەڵام هەچ کەسێ هاتە حدودی 2500 ئەتر کە حسابە کرد مەڵێ لە سفرەوە بۆ 800کە بە 72 دەبێت ئەوە تەواو لە سفرەوە بۆ 2500کە بە 150 دەبێت غەڵەت تەقسیمەکە لەوایە تەقسیمەکە لەوایە کە دەوڵەمەند و فەقیر هەمویان مشارکن لە 400 وحدەی یەکەمە کە بەڕێی من بەس ئەبێ فەقیر مشارک بێنەوە یعنی بەڕێی من هەم تەقسیمەکە فیئاتەکان غەڵەتە هەم سعرەکان غەڵەتە هەم نەوعیەتەکەی من ئەوڵێ لە سفرەوە بۆ 400 لە 400 یەکەوە بۆ 800 لە 800 یەکەوە بۆ 1200 وا مەڵێ لە سفرەوە بۆ 800 لە سفرەوە بۆ 1000 لە سفرەوە بۆ 1200 ئەو ها حسێبیکە بۆ ئەوەی دەوڵەمەنە شاباشی خۆی بە ئەو قنج هەڵەپڕەکەیفی خۆیەتی بەس بۆی ئەو دەوڵەمەنە نێ لە سەلەکەی لە بڵێن منجەڵەکەی فەقیرەکەشە نان بخوا ئەوە بەس بۆ فەقیرە بۆ ئیسانی دەوڵەمەند نیە 400کە بۆ ئیسانی فەقیرە نابێت دەوڵەمەند واتای سام ئەم نرخانی کە ئێستا دوایین جار ئەنجومەن وەزیران لەسەری کۆکن بەم شێوازە پرۆژەکە بچێتە بواری جێبەجێکردن لە کوردستانە لە زیانی خەڵکی هێژارە پێچوانەیەوەی کە بەرپرسانەڵەن لە قازانجی هاوڵاتیان هێژار و کەم دەرامەتە کاچی برای من مەسئولەکان بەداخەوە کە زۆریانم بە دڵ خۆشەوە کە ئەو قسانەکەن تۆزە بەزەین پیانایەتەوە چکە دیراسی نەکردو ئەوی فەقیرە یاخود نایزانێت دیراسێکە وەکو ئەوە وایە من کەفتێککە ژوتم ئێستا من بەری بۆ مستەوسفێک بۆ 1 سەعات بکەی بە مەسوول ڕەنگە 10 کەس کوژم لێی نازانم خۆتەوە بە زۆر نییە من اختصاصی ئەوە بنیە ئەوان ئەڵێن فەقیر و هەژار مستەفیدە لێ بۆ مستەفیدە ئەڵێ چونکە مۆلیدە بەوە بوو بەڕێی من شوورەیە عیبە نەزانینە حکوومەت بێ باسی مۆلیدە بکە کە بڵێ پاری مۆلیدە نایە مۆلیدەکان لادرێ و دەنگە دەنگ و عیبە تۆ باسی پارەی مۆلیدە بکەیت بۆ حکوومەتێک ئەوڵێ لەبری پاری مۆلیدە و کارەبا نیشتمانەکەی پێشووتری سەبارکی مۆلیدەکە زەریبەیە کە بە زۆر هاتووەتە سەر خەڵک کەس حەز ناکە کارەبای لە مۆلیدەوە بۆ بێت تۆ ئەو لێ کردو مەجبوری مۆلیدەکە بێ دوایی پیاڵێ ئەو تا مۆلیدەکە بۆ لە هابەم بەڵام بەو سیارە یعنی تۆ ئەهوەنە شەڕێن هەڵا بشێنی ئەڵێ ئەهوەنە شەڕێنەوەیانە بەڕێی من ئەمانە هەمووی غەڵەتە حکوومەت نابێ باسی مۆلیدە بکە مۆلیدە با بڵێن شتێکی خراپ بوو لە مەجبوریەت و لە دواکەوتنی حکوومەت لەبێت من یەکێک بووم لەوانەیە کە نەمەتوانی ئەو ئیشێکی ئێستا ئەکرێ بیکەم لە بەرەوتم کاکە مۆلیدە بێت من چی بکەین چکە ناتوانی بیکەین بەڵام ئێستا بێن بڵێن وڵات تۆ ئەمپێڕێکی مۆلیدەت بەوە وەرەگەر من بەوە کەمترە دەمێت تۆکی مۆلیدە چیە بۆ باسی مۆلیداکە ناوێ باسی مۆلیدە اینجا خەڵک وان نەزانێ من ئێستا زۆر سێرەکە کۆمنتم بۆیە خەڵکەکە بۆ بە دوو بەشە بەشێکی ئەڵێ تا خۆ لە کارەباوی بۆ هیچی نەکرد بە هیچ من 10 ساڵە لە کارەباێ بعضێکی کاڵێ تۆ پیاوی حکوومەت و لەگەڵ حکوومەتە یعنی مەتی حکوومەت دەکەی کاکە من نەمەتی حکوومەت دەکەم نەحەقم هەیە بەسەر مۆزوع بەس من ئەو واقعی کە ئیبینم ئەمە لەمایانە خەڵک غەڵەتە لەمایانە حکوومەت غەڵەتە ئەبێ جەماعەتێکی خوبەرای پسپۆر بێن ئەم شتە چاکە پسپۆڕێکەش بە تەنیا بە مهندسی کارەبا ناکرێت بە خەڵکی مالی و ئیحسایی ژەکرێت بە گروپێکی ئاوە دەستۆش نورخان لەم هەفتەیە دوو گربوونەوەی ناڕەزایەتیتان ئەنجام داوەکو گروپی تاکۆکیکردن لە خەڵک حکوومەتیش بەردەوامە لە زیادکردنی ئەو گەڕەکانی کە پرۆژێ ڕووناکییان پێکات چ لە هەولێر چ لە سنێمانی هەڵوێست و کاردانەوەکانتان بۆ ڕۆژانی ئایندە بۆ داهات و چیە بێ ئێوە بەنیازن بە تەواویان پرۆژەیە هەرسوور لەسەرەوەی کە ئەبێ حکوومەت جێبەجێینەکە ئێستا من یەکەم جار هەم ئەبێ باسی قسەکانی بەڕێزیانە بکەم یەکەم جار وتی حکوومەت ئێستا لەم کاتە هەڵبژاردووە حکوومەت ئەنقەزد ئەم کاتە هەڵبژاردووە بۆ جێبەجێکردنی و تاقیکردنەوەی ئەو پرۆژێ ئەگەر کاتی زستان هەڵبژاردایە یان کاتی هاوین هەڵبژاردایە بە تەکید ناڕازایەتەکانی خەڵق زۆر زیاتر لە ئێستا ئەبوو چونکە بە تەکید لەو وەردانە خەڵک کەمترە لە مۆرزانە طبعا لەو زستان و هاوین بە تەکید سپلت پێویستە بێ بۆیلەر پێویستە پێ بێ إلى آخره. اینجا خاڵێکی تر کە ئەڵێ من پێم سەیرە وەزیرەکانی حکوومەتی کوردستان دەنگیان ناوە بە پرۆژەیە
حکوومەتی هەرێمی کوردستان وەزیرەکانی هەمویان پێکهاتوە لە حیزبەکانی دەسەڵات من شتەکە بەڕاستی ئەیبم بە سیاسی زیاتر چونکە فعلن ئێمە ناڕازەتی خۆمان نەک لە ڕووناکی دەستی پێکردووە. بەڵام لە هەموو پرۆژەکانی تر کە هەمووی بەخراپی شکاوەتەوە بەسەر خەڵقەوایە لە کام پرۆژەکانی تر هی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم وەزیرانە قسەیان کردووە لە بەرژەوەندی خەڵقان ڕێک بە دروستیمە لەسەر پرۆژێ ڕووناکی بە لەبەرەوەی هاوڕێ و هاوکارەکانت کەمە بەر لە ێستا خۆپشاندان لەسەر پرۆژێ ڕووناکیەکە بوو قسەکە لەسەرەوەی پرۆژەکەتان لا پرۆژەیەکی پێتان وایە لە قازانجی حزب و حکوومەتە و بۆ کۆکردنەوەی پارەی دیپانی هاوڵاتی یاخود ئەوەی کە حکوومەتە لە خەمی خەڵکایە بۆ دابینی بۆ خەمی خەڵق نییە بە هیچ شێوەیەک بۆ خەمی خەڵق نییە تەنها بۆ زیادکردنی قازانجی خۆیان و ناڵێم چەندی ڕاستەیەکە کراوە کە حکوومە قازانجێکی زۆر گەورە وەری ئەگرێت لە ڕێی ئەمە پرۆژێگرە بنیێوەلی ئەم گروپی بەردەوام ئەبین ئێمە داوا ئەکەین لە هاوڵاتیان هەمویان بەشدار بن ئێستا وەکو بینیمان ئەمڕۆوابزان هەم عەدەدی ئەو کەسانەکە بەشداریان کە خۆی گوناحباری زۆرش لەسەر شانی خەڵقش ئەکەوێت بەڕاستی چونکە ناڕازەتی کە ئەکرێ ئەبێ زۆربەی خەڵک کە ناڕازین بەشدار بن و بێنەوە سەر جادە بەڵام کە ئەوانە کە بەشدار ئەبن ژمارەیان کەم بێ ئەوە یەکێک لە خاڵەکان کە حکوومەت بۆیە بەدەنگ پێتان وایە بۆچی خەڵک زۆر بەشداری ئەم جۆرە ناڕەزاتیانە ناکە لە کاتێکایە واڵێن ئەمە لە زیانی خەڵکی باشە ئەبێ باسی مۆضوعەکانی تر بکەم 13 ساڵە 12 ساڵە 10 ساڵە خەڵک داوای ئەمە دەرخەریەوە نییە کە هاوڵاتی و نرخانی پێ باشەکە ئەنجومەنی وەزیران دایناوە نەوەڵڵا ئاخر ماوەی ماوەی پێش جەنابەت ئەڵێ خەڵق بۆ نایەن ماوەی پێشوو فەرمانبەران و مامۆستایان بە تایبەتی چیان نەکرد بۆ موچە بۆ پرسی موچە مەجبورم باسی ئەوانی تر بکەم چونکە ناڵێم ئەم دەستەکە ئێمە دروستمان کردووە تایبەتە بە هەموو بابەتەکان یەکێک لەو بابەتە هەر گرنگەکان هیڕووناکەی ئەی هاوڵاتیان چیان نەکرد بۆ برسی موچە 10 ساڵە یەنە سەر ئەوە بایکۆت ئەکرێت دوای وعد و وعود ئەگەرێتەوە بۆ داوام هیچ ناکرێت بۆ ئێستا خەڵق ئەیبینی سارد بۆتەوە لە داواکردنی مافی خۆی ئەگینا بە هیچ شێوەک ئەو پرۆژێ نە پرۆژەکانی حکوومەت هیچ لە قازانجی خەڵک سارد دەبنەوە شێوەی خەڵکیان ئێمە ئینشاڵڵا قەسار نابینەوە ئەیبینتان چیە بێ حکوومەت زیاتر سوورە لەسەر جێبەجێکردنی پرۆژەکە وە گوتم زیاتری باتە نێوگەڕەکانی شارە جیاوازەکانەوە وەڵا ئیتر هەوڵ ئەیین ئیتر ڕێی چۆن نەتوانن لە ڕووی هەم یاساییەوە بەربم پرۆژێ بانگەوازی زیاتر ئەکەین لەوانەیە لە ڕۆژەکانی داهاتوو بەرامبەر خەڵق داوا ئەکەین لە خەڵق بەردەوام متعاونتر بن ئەوە کە ناڕازیە بێتە سەر جادە ئەوە کە ناڕازیە دەنگی بەرز بکاتەوە و داوای چاکردنەوەی ئەم هەڵانەی حکوومەتی هەرێم هەمووی بکات بەڵام ئێمە وەکو خۆمان وەکو دەستە سار نبینەوە ڕۆژ بە ڕۆژ ئەندامانمان زیاتر ئەبێت یانی تا بەنیاز نە لە چوارچێوێم گربوونەوە ناڕەزایەتیانی کە لە شارێک بە چەند شاری دیکە ناکرێ ڕۆژنامەوانی باسیشتر بکەم بینیمان کاتی خۆی کە خەڵق چوونەوەڵا نازانم جارێ من لەگەڵ دەستە یعنی کۆبوونەوەمان نەکردووە بزان بەنیاز بەس بینیمان پێشتر پێشماوەیەکی نزیک فەرمانبەران کە ویستیان بچن بۆ شارێکی ترچی بەسەریان هاون لەو شارە بۆ داوایکردنی مافیەکەی تەرواڵەکە لە سەرەوەی بۆ ناو گەڕەکانی کە ئەم مانگە تێستی پرۆژێ ڕووناکییا بوونە ئەو کارمەندەیە خۆتە و کەسی کە ڕاست پێرا بچێ پارەی وەستەکەیان پێ بگەینە پێی وتو نەگەر لە ماوەی 3 ڕۆژە پارەکە نێنن کارەباکەتانە بڕێ هاوڵاتی ترسی لەوێ کارەبای بڕێنی ناچارەکرێکە بچێتە ژێر بەکارێنانیان پرۆژی ڕووناکیەوە وەڵا بەرەئی خۆم خەڵق پارە واصل نەکە ئەگەر لە من ئەپرسیت وەکو ئەندامی ئەو دەستەی خەڵق پارە واصل نەکات بەڕاستی لێ کارەباکەیە بڕێ ئەگەر خەڵق هەموو یەک بێ ئەتوانێت خەڵق هەمووی پارە واصل نەکات و بگەین بە نەتیجە بەڕاستی ئەگەر خەڵق هەندێکی پارە واصلکا و ئەوی تر خۆی ئەمە هەمووی بۆی حاڵمان گەشت بۆ ئەمڕۆ خەڵق هەمووی یەک دەنگ نییە خۆی ئەوەیە ئێستا ئەگەر هەندێک کەس پارە واصل بکە و هەندێک کەس پارە واصل نەکە ئەوسا حکوومەت لەوانەیە بەردەوام بێ بەسەر کارەکانی بەڵام من وەکو ئەندامی ئەم گروپە داوا ئەەکەم لە خەڵق پارە واصل نەکات ئەوانە کە لەگەڵمان ناڕازی باش دێمە وڵات هەڵبەت کاک سەلام لە کابینەکانی ڕابردوو حکوومەتی هەرێمی کوردستان ڕەنگە چەند جارێک بیرۆکە و پرۆژە هەبوو بێ بۆ باشترکردن دۆخی کارەبا لە سیستەمی پریپەید ئەم کاتژمێرە زیرەکەکە هیچیان بە جۆرە لە جۆرەکان ناتوانانی کارەبای بچوار کاتژمێری دابیگەن و خواستی ئاوڵاتیانیش بۆ کارەبا باشترکردن پێت وایە ئەم پرۆژە ڕووناکیە ئەوە بێکە حکوومەت مەبەستێتی کە دەیان کابینەی بەڵێنی باشترین کارەبا و دابین کارەبای بچوار کاتژمێرەدا بەمەد بیباتە سەر لەبەرەوەی هاوڵاتی ترسیەوەی لەوە بێ زۆر ئامێر کارەبایی کار پێ نەکا بۆی زۆری بۆ نایەتەوە خۆی باسی شتی علمی بکەین و تەکنیکی لە عێراقیش و لە کوردستانیش تقریبا ئێمە لە 130 بۆ 35 کارەباکەمان بە فێڕۆڕۆ
ئەو لە ساسی بۆ پێنجەی هەندێکی پتەوێ و نەتەوێ علمیە شتەکە ئەڕوا بێ بە گەرمی لە مەحەولاتەوە بێ بەوە بۆ مەفقوداتی مەحەولات کە دەسەڵاتی ئێمە نیە بەڵام باقیەکەی تری ئەوەیە کە بە فێڕۆ ئەڕوا و هیچ ئیسفادەیەکیشی لێ ناکەی بەغەڵات بەکارهێنان و بە ئیهمارکردنی بڕوا بکە ئەگەر ئیهمالی نەبێ ئەگەر وەکو ئەوروپا جەنابی وتی سعری ئەوروپا واوە ئەگەر وەکو ئەوروپا تەسەڕف بکەی کارەبا یعنی ناڵم زۆر باشە بێ بەڵام لە سەتا بیستیت بۆ گەڕێتەوانێ و ڕەنگە لە ناچاری شابێ کە هیچ حەلێککە و نییە لەگەڵ خەڵکە خەڵک بە فێڕۆی ئەدا پتێوێ و نەتوێت لە ماڵەکەی منەوە بە فێڕۆدانی کارەبا هەیە تا ئەخیرەکەی نابێ سەیری کارەبا بکرێ بەو سەیری کە ئێستا ئەکرێ کە شتێکە وەکو چۆنەڵێ ئەڵێ کنگرە و لە عەرزەکە خوارڕوانوێتی نابێ ئەمە سناعەتێکی معقەدە جەهدێک و پارەیەکی زۆر زۆری تێئەچێ نابێ بە فێڕۆی بێ بەڵام یەمەوە سەرەوە ئەم سعرانە نەکی ئەوەیە کە بە فێڕۆدان بۆستێنەوە تەمان هەموو خاڵک ئەترسێت و چه کارەباکەیە کوژێنێتەوە مشتێکی باشە بەڵام مەسەلەکە لە فێڕۆدانیش دەرچووە ئەبێ بە حملێکی زۆریش لەسەر خەڵک یعنی ئەمەشیان باش نییە یعنی ئەوەی باشە کەوا لە خەڵکەکە بە فێڕۆی نەدا بەڵام ئەوەی خراپە کە ئەبێ بە باربیانەیەکی گەورەش لەسەر کاکسەلام لە تێگەشتنی خەڵکی یاسایەوە مەسەلەن بەڵکەین بەپرسە ساڵانی ڕابردوو کە لە وەرزی دابارینە بارانبارین و بەفر زۆرە باری مەسەلەن نێمە سەرچاوی ئاوی هەم دوکان هەم دەربنی خانمانێکە کار و ئاوی کارەبا لێ بەرهەمێنی لەگەڵ وێزەکانی بەرهەمێنانی کارەبا کە بە غازی سروشتی چڵکی کۆرمۆرکارەکەن ینی خەڵکە لە ساڵی دابارین زۆرە هاوینەکەی هەر بێکارەبا بووینە دابارینی کەمیش هەر وەکو یەکوا بوو بۆ هەرێمێکی کوردستان کە بەپی دوای نەحسای عێراق نزیک بە 6 ملیۆنێکە بین بۆم 6 ملیۆن کەسە پڕی چەندێک کارەبامان پێویستەوە بارانە کردوانە بەبستمە پێوەستەکەن بە دابارینەوەڵێن بەرەمێنانی کارەبا لە ڕێگەی ئاوە لە هەم لە دوکان لە دەربنی لە غازی سروشتی دوکان و دەربەندی خان هەردووچی ئەگەر سەدەکان سەرڕێش بکە کە ئەوە ئەزانەی دوو جار ئەو شتای ڕوویاوە هەشتا و هەشت و ئەوانە ئەو سا بە هەردووچی تقریبن بە هەردووچی 600 مێگاوات ئینتاجەکەی بە هەردووچی 600 مێگاوات بۆ ئەو وەختەی کە من مدیری کارەبا بووم زۆر بوو زۆر بوو بەس بۆ ئێستا نقطەفی البەحرە ئێستا هەر هیچ نییە ئەی غازی سروشتەکەی چۆلگەی کۆرمۆرکە سێ وێزگەی بەرەمێنانی کارەبا من وا تەسەورەکەم بەڵام کەفتەی کە ژێڵێمەوە من 10 ساڵە لە کارەبادیم و خۆزگە کاک ئەنوەر یایەکێک لەوانە لێرە بوون ئەوان ڕقەمەکان باشتر دەزانن لە من ڕەشارۆکو شارەزای بۆم کەسە هاوڵاتی هەرێم 1000 مێگاوات زۆر کافی بێ و باش بێ 1000 و ڕەنگە لە عێراقیش ئێستا 5,000 مێگاوات باش بێ بەس بڕوا بکە عێراقەکەی گەشتوتە عێراق بەرەمێنانی ئەو کەمتر لەو 1000 نیوەی ئەو 1000 بەرهەمدی لە هەرێم چەند بەکارێنە بە زۆر بزانم کەم 4500 مێگاوات ئەوەی کە مشکلەیە تۆ خەڵک باسی ئەوەکە کە ئێمە خۆمان غاز و کارەبامان هەیە بەڵام ئەین بە عێراق و ئەین بە بۆسل و ئەین بە کەرکووکسانەیە بە ئەو کارەبایی کە دروست دەکرێ ئەوەی کە من ئەیبینم ئەمە حکوومەتی هەرێم نییە ئەمە هی کابراایەکە مستەسمیرێکە دروستی کردووە وەکو تۆ وەکو من وەکو دوجار حکومت لەگەڵ گرێبەستی بۆ بەرەمێنانی غازەکە باشە گرێبەستی لەگەڵ چی گرێبەستی هەیە ئەڵێ کارەبان پێ بفرۆشە وانە ئەڵێ کارەبان پێ بفرۆشە ئەمە دیفاع نییە لە مستەسمریا لە حکوومەت بەس تەوزیحی شتەکەکە جەناب و مستەسمری منش حکوومەتم ئەڵم کارەباکەم پێ بفرۆشە باشە تۆش ئەڵێ کاکە من ئەوەم کارەبا هەیە تۆ پارەی ئەو گەون نیە تۆ بەهۆی خۆی دەیفرۆشی لێچ ناتوانێت حکوومەتی ئیلزامەکە ئەگەر هاتو حکوومەتی هەرێم لی ئەکڕێ لە مستەسمیرەکە ئەکڕێ نابێ مستەسمیرەکە بیفرۆشە بە هیچ شوێنی چکە باشە کاکسەلام بەڵام ئەگەر لی نەکڕێت چی بکە لی ناکڕێ پارەی پێ نییە باش کاکسەلام لە ڕابردووە گوتم لە چەند کابینەیە لە دوایەکە بەڵێنی باشترین کارەبا و دابینگرین کارەبا شوێ کاژمێریدا لە باشترین حاڵەتدا ئەگەر وەرزە ناپێویستەکانیش بە خواستی هاوڵاتی کەمی بەرەسە کارەبا هەر 17 نۆزە کاژمێرتوانراوە کارەبا بدەن بە خەڵک ئێستا کە بەرەمێنانی کارەبا لە هەرێمی کوردستان 4500 مێگاوات بێ وەک تۆڵی پێداویستی ناوخۆ بۆ نزیکەی 1000 بێت چۆن نتوانێت کارەبا بچوە کاژمێری دابینکە ئەگەر هاتوو
ام سعره تطبيق بك ان شاء الله نابع تطبيق نابع ان شاء الله كم يكنوا على اوصى هم عالم چنی صرف کردو جاران مجبور نیوی او صرف کا مجبور نیوی او صرف کا ناتواني او پاره بی اوصى كنيوي او صرف كر كواتا لباتي بحو هزار لاگەریەوەی خەڵگەر وەخۆی بەکارێنە بەڵێ لاگەریەوەی خەڵک وەکی سە چۆن بەکارێنێ هەموو ئامێرەکان ئەو کاتەش وەخۆی بەکاربێنێ حکومەت هێرم توانێت دابینکردنی بەگەر سارەکە بفرۆش بۆ نەنە بەس سەکرە سەرەوەی حکومەت هێرم توانێت دابینکردنی ئەو بڕێ هەیە ناکرێت بەڵام ئەگەر وەکو جاران و ئەو پارەیە بدرێت ئەو پارەیە بدرێت و حکوومەتیش ئەو پارەیە با بە مستەسمر کار بە ئەوسا نافرۆشێ بە مووسڵ و کەرکک و چۆ ئەوە ئاهێکی تایە بەڵام ئەم شتانە خەیاڵە من بێم کارەبا وەختی خۆی بە سعرێک بوو ئێستا بووە بە 4 قات و 5 قات و عینیشتیش سەرف بکەم چێشوانەوە یعنی هەمان پێداویستی و ئامێرەکارەبەکانی ئێستا هەڵێکە کاری پێکات بەردەوام بێ لە پرۆژە ڕووناچی ئەگاتە ئەو دۆخێکە تۆڵی ئۆتۆمبیل و خان و خۆشی بۆ پرۆژ یعنی ئەوە بعضی زار مۆبالەغاکێکە قساکە وەکو چۆن ئەڵێ بێم بوو کوژم خۆ ناچی بیکوشی ئەو پڕەکەی زلەیەک لێ من ئەوێم ئەبێ بە بەرگرانەیەکی گەورە بۆ سەر خەڵک ئەبێ کارتی لە مقابلەیەکی شاوتم من ئەگەر مامۆستایەک بە مەسەڵ من دایانم ئەوە پارە ببەمبەوە ئەوە بمبەوە ئەوە لەمە دووە ئەبێ بڵێم جارە پارەی کارەباکە ئەوەی کە ئەمێنێتەوە بێن بە شتەکانی تر حتمما پارەیەکی زۆرە چێ بۆ کارەباکە ئەو شتانی تر تەسیرم تێکە ڕەنگە بەباشی نەتوانم وەکو جاران بژیم یاخود ئەگەر جاران لە حاڵەتی متەوەسڵان ژیابن ئێستا بێ لە حاڵەتێکی کەمتر لە متەوەسط خۆم بژێنم بۆی پارەی کارەبا بم ئەم سعرانە ڕجاکەم تکاکەم مراجعە بکرێتەوانێ بە شێوەیەکی منطقی بە شێوەیەکی ڕێکوپێک و حتا هەندێک عالیەتی ترش بدۆزرێتەوانێ یعنی باوا بکەن مەسەن هەموو ماڵێک مولزەم بێ بەوەی مانگانە 30 دینار هەرە بێ بە ئەو سابوو جارە پارەکەی بێتە دەزسا مەسن تۆچی بۆ ماڵ لەگەڵە پارەم پێێنێ بەڵام 30 دیناری هەر پێکە کاتە ڕۆژی دینارەکە کاتە ڕۆژی پارەی بپسیەک وانە هەموو ماڵێک 30 دینار بە دوای ئەوە 2 مانگ 3 مانگ جارێ هینی لەگەڵا بکەن مەقاسی لەگەڵا بکەن بۆ شتێ پارەی دەستکەوێتەوانێ وەواش بکەن بۆ دەوڵەمەنەکان یاخود ئەوانەی کە کارەبا زۆر سەرفەکەن ئەم دەوڵەمانانە ئەوانەی کارەبا زۆر سەرفەکەن مشارەکە نەکەن لە سعری 400 وحدەی یەکەم و 800 وحدەی یەکەم دەسوش نورخان دێمە لای تۆ لە ڕابردوو بۆ هەندێک بابەت کە ناڕازاتیان دەرەبرەوەچوونە سەر شەقام هەنگاوی دواترتان پەنابردن بۆ ناوەند بە تایبەت دادگای فیدراڵی ئەگەرم پرۆژەیە وە خۆتان بە پرۆژەی تاریکی نایەبن بۆ نایەبن کە پرۆژەی حزب و ئامانزدەی خزمەتکردنی خەڵک نییە بەڵکو بڕینی گیرفانی هاوڵاتیە بیرتان لەوە کرێتەوە سکاڵا تۆمارکردنە سەر یەکێک لە ئەگەرەکان سکاڵایە لە محکمەی ئیتیحادی اینجا جەنابیان ئەڵێ بۆ خەڵق زۆر شت بەفیرۆەیە ئەی باشە حکوومەتی ئێمە هیچ یعنی وەکو خەڵقی ئۆروپانیە حکوومەتی ئێمە لە هیچ شتێک ناچێت لە حکوومەتی ئۆروپا تا منیش بێن تەعامل بکەم یعنی بەڕاستی جەنابەت یەک دی و سێرەکەی بەخوا بەرەئی خۆم یعنی یەک دی و یعنی زیاتر بۆیە خەڵق ئەڵێن تۆ جەنابەت دیفاعەکەی لەوانێ لە حکوومەت واجبمە من دیفاعکەم لە حکوومەت من واجبمە دیفاعکەم لە حکوومەت ومن واجبمە نچم بۆ بەغا بۆ محکمەی ئیتیحادی ئەوەش واجبی منە محکمەی ئیتیحادی تاکە محکمەی ئیتیحادی کردوتانە بە دێوەزمە لەم عالەم ئێمە حکوومەتی خۆمان هەیە حکوومەتەکەمان خراپە من زۆر عازم لێی من ڕەنگە لە هەرە کەسەکانی بم کە عازم لە حکوومەتەکەم بەس من وام لێ ناکە هەرچێک بۆ ڕاکەم بۆ محکمەی ئیتیحادی خوشی برای تۆ وەزیرت هەیە خۆ هەڵێ نەبژە وەزیرەکە و خراپە مۆزوعیچکێ وەزیرەکە و ڕەئیاوە رئيسي وزراء رأيها نائب رئيسي وزراء رأيها أجي لمحكمة اتحادية وزير كلام هم كاتب بسولة محكمة اتحاد خوشكم بسولة محكمة اتحادية بلا حكومتي ما هو شيء اي والله خوزقه شو بابل وزير كان يخومن همويان ام حكومتي جنابت علي وزير كان خومن بابن يجبر لهم رأي خوم وزير كان يخومن همويان يكيتي بارتي وزير كان يخومن بس سمعا وطاعة بوسرك وزيران اي اواني ابي شو انت اي شيء اي اوي بقى شو اي ناتشارب هذا نابي اي ما مشتك الراكن بو بغار من استاجر ام حكومته لسر او جادي الرام شيشه
پێم باشترە ئەوە ڕێی جەناب تا لەوێ نانێکم بەدە والله ئەوە تا لە بەغا نانێکم بەدە ئەوە ڕێی جەناب طبعاً أمر رئيس والله جناب ئەمە كسر هیچ بە هیچ ورقة شوێکڕی آخر ملت مەظلومە ئەوە راستكي ئەی باشە راستكي حكومة- راستكي أرى والله ملت بوتشي مظلومة حكم ملت غدري ليك أرى والله عزي دنياي رابع مستثمر وهركس ئەی بۆچی لێ ویستکردبوون بۆ لێ قبولکەم ليش قبول ما كان بس محكمة فيدرالية ما هي نكايوة كاك أو محكمة فيدرالية سيرك. هانا بۆ چۆ برن کاک سەلامی كانش براي محكمة کەنرخەکان پێ الله زیاد يوفقك حزب تمام بەگویان إن شاء نەکەوە الله. حکومەت بەگویان نەکەوە محكمة فيدرالية قراري بوتونايو مع شباتي إيه. وينوتوا بوشي لعيني قرار أبي لعيني ما قراري شعلي أبي وارداتي نود بنيري بوي مشكلة ودرس كاسي بيدوستي ئێ باش باش مامۆستا ده باش مقصة كم طواقم تخواز أحمد ئێ آخر هیچ تو قسەم نەکرد کەم زۆر کەم قسەم کرد تو قرارك به محكمة فيدرالية بلي أبي معاش حكومة موظفة كان بي طوعوا قرارك كش دركة بلي أبي زور بارين شاكر. وتنبو بنيري يعني أجر بارين باش. وتبونا ناردي شي حر بيك باش يعني تو توشتكن في الله إيه معك يعني حکوومەتی هەنێم نەوتی خۆی بە قاچاغ ئەفرۆشی ئەوە با بڵێم و دوو خەتش لەژێ بە قاچاغ ئەفرۆشی ڕۆژانە باشە بەڵێ. هیچ پارە نێگەنێنێتەوە بۆ بەغدا بەغداش بە پارەی وەکو ئەڵێن ئێمە کە قسەکەن ئەڵێن ئێوە جاشن با بڵێن بە سەراحەت بەڵێ. ئێمە کە قسەکەن دوو لە ڕوویجاردا ئەڵێن ئێوە جاشن بەڵێ. ئەمە بە کام منطق و بە کام عقلە و بە کام وجدانە يعني أستغفر من الله. دفاع ناکەم لە حکوومەتی من بەغداد أستغفر الله كلمة بەڵام- جاش خۆزگە خەڵک جاش بە جاشەکان ئێستا یەک- هەموو لە پێشەوەن هەموو مستەشانە ئێ ئەوەتان ئەوەتان ئەبێ خەڵک ئێستا خۆزگە بخوازێ بێ بەجا ئێ بۆ ئێستا جاشەکان يك دقيقة باش يعني حكومتي هنم بقاچاق نوت أفروشية راستكي. دهاتي نو خو كو كاتا هم يكاتا نو خزينتي خوي راستكي. موچشنا يا بخلق مني شفت شملا بغا دواي موچو كم بغاش باعتيادي موچو ومن بني لو هيك قسناك من وامنوتو اي تشون شيبين من وامنوتو من وتوما حكومتي فدرالي وحكومتي بغا فێڵمان لێکەن چۆن فێڵمان لێکەن ئەوە دوو قراری دەرکردا قرارێک بوتە موچی مۆزەفە نێرم قرارش بوتە حکوومەتی هەرێم غەسبن لەسەرێتی اي بابن نابي حكومتي هنم جيش بێنە هەرا بێنە شەڕ بکە ئەمە بکە بەس مۆزە پارەی مۆزەف مەبڕ باشە کاک پارەی سەلام مۆزەف مەبڕ کاک سەلام زۆر دوورکەوتین و لە تەوەرەکە ئەمە ئەو بکەم بە پرسیار مەسەڵەن کاوتری نرخی کارەبا لە ناوڕاست و خواروی عێراق و بەراورد بە ئەم نرخەنووی کانجمنی وەزیران دایناوە هەرزانترە لەوێ لە کاتێکە بەشە لە پارێزگاکانی عێراق کارەبا لە هەرێمەواکڕن ێ هەرێم خۆی کارەبا بەرهەمێنێ بۆ نرخەکان گرانترە لەوێ کاکە حکوومەتی بەغا قاسەکەی کردوتەوانێ ئەڵێ بەس خەڵک مزاهرە نەکە بەس نەچێتە تشرین و مشرین و ئەو شتانە نەکە بەس خۆمان لەسەر حکوم بین بەس خۆمان نرخی پاپشتی کراوێ بۆ وڵاتیان 4 و 15 قادەیە حکوومەتی ئێمە بەم هەفتا و دووە لە ساسی و 6 بۆ خەڵکە ئەو لە سا 4 قادەیە دەسوش پارەی ئەو زۆر زۆر نورخان کۆتا پەیامی تۆوەکو ئەندامی دەستەی ناڕەزایەتی خەڵک ئێمە بەردەوامە بین لەسەر ئیشەکانمان و کارەکانمان و ئینشاءالله بتوانین بگەینە نەتیجە کە ئەو قەرارانە کە ئەو کردارانە خراپەکە حکوومەتی هەرێم ئەیکا پێ هەڵوەشێنینەوە و ئێمە پێمان باشە من ئێستا پێم باشە وەکو هاوڵاتیەک مۆلیدەکە بمێنێتەوە باشتر لەوە بچێتە سەر و حکوومەتی هەرێم ئەم ئیشە و کارە بۆی بچێتە سەر دەستخۆش زۆر سپاس بەڕێز سەلام قەزاز شارەزا و ئەندازیاری واری کارەبا نورفەرێق ئەندامی دەستی ناڕەزایەتەکانی خەڵک بینەرانی عزیز بە یارمەتی هاوکارانم پرسی ڕۆژمان پێشەش پێ تا ڕۆژێکی دیکە بەخواتان سپێت. بینەرانی بەڕێزی کەناڵی KNN ئاگادار دەکەن